فاعلم أنه لا إله إلا الله واستغفر لذنبك وللمؤمنين والمؤمنات والله يعلم متقلبكم ومثواكم. بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على سيدنا وحبيبنا محمد وعلى آله وأصحابه أجمعين. ئیماندارانی زۆر بەڕێز، پێنج زانیاری هەن تایبەتن بەخوای پەروەردگار بە ذاتی الله سبحانه وتعالى. ئەم پێنج شتە تەنها الله خۆی سبحانه وتعالى دەیانزانێ، هیچ پێغەمبەرێک تەنانەت پێغەمبەری خاتەم محەممەد صلی الله عليه وسلم لەم زانیاریانە ئاگادار نەکراوەتەوە. لە سوورەتی لوقماندا خوای پەروەردگار ئەم حەقیقەت و ڕاستیانەمان بۆ باز دەکا. دەفەرمێ إن الله عنده علم الساعة. إن الله عنده، نەیفەرموو عند الله علم الساعة. سەیری وردی قورئان کەن. ئەگە بیفەرموایە عند الله علم الساعة، دەگونجا کەسانێکی تریش پێغەمبەرێک، یەکێ لە پێغەمبەران، لە ساڵحان، لە فریشتەیەک بزانێ کەی قیامەت دێ. بەڵام کاتێک کە خوای پەروەردگار دەفەرمێ إن الله عنده، ئەوە حەسرە، یعنی غەیری الله سبحانه وتعالى هیچ مەخلووقێک حتا قیامەت زانستی ئەوەی پێ نییە کەی قیامەت دادێ، کەی ئەم چەرخی گەردوونە کۆتایی پێدێ و ژیان و ژینگە دەپێچرێتەوە. خوای پەروەردگار لە سوورەتی الأعراف ئاەتی 187 دەفەرمێ يسألونك عن الساعة أيان مرساها. پرسیارت لێ دەکەن. ئەمە کەڵکەڵی مێشکی هەموو مرۆڤێک بۆ بەردەوام مرۆڤایەتی بیری لەوە کردوێتەوە. لەوە ئەچێ جەنابیشت بە مێشک کتابێ پرسیارێکی مانع نییە. بە درێژایی سەحابەکانی پێغەمبەر صلی الله عليه وسلم پرسیاریان لە پێغەمبەر کردووە. يسألونك، هاتوون ئەی خۆشەویستم ئەی محەممەد صلی الله عليه وسلم پرسیارت لێ دەکەن دەربارەی هاتنی قیامەت. ئەیانە مرساها. جا ئێمە زۆر جار قیامەت بە خۆشم و مامۆستایانی خۆشەویستی ئاینیشەوە دەڵێن کاولبوونی دنیا، بەڵام قورئان تعبیرێکی کە بەکاردێنێ. ئەیانە مرساها، کەی ئەم ژیان و ژینگەیە بەرەو کەناری ئارامی دەڕوا. چونکە گە جەنابتان دیقەت بدەن، زۆربەتان الحەمدوللا زۆر شارەزان، مرسا بەوە دەوترێ کەشتیە کاتێک کە لە ناو زەریا و دەریایەکا دەڕوا، کاتێک گەیشتە کەنار لەنگەری گرت و دایان کوتا شیشەکان بۆ داکتوان لەنگەری گرتووە، واتە ئیسراحەتی کرد، واتە لە مەترسی ڕزگاری بوو. کەی ئەم ژیان و ژینگەیە لەنگەر دەگرێ، واتە نەک کاول بوون. ئێمە زۆر جار دەڵێن کە قیامەت هات هەمووی کاول دەبێ، فعلەن وایە. إذا الشمس كورت وإذا السماء انكدرت وإذا النجوم انكدرت، هەمووی ئەوە قورئان باسی کردووە. بەڵام ئەمە ئارامگرتنی ژیانە، واتە لەو شوێنەدا ژیانی ڕاستەقینە دەست پێ دەکا. ئیتر بەرزی و نزمی ژیان و ئەم هەموو ناڕەحەتیەی سەرگەردوون کۆتایی پێدێ. ژیانی ڕاستەقینە و ژیانی ئارام بۆ ئیماندار لە قیامەتەکەیەوە دەست پێ دەکا. ئەیانە مرساها، کەی لەنگەر دەگرێ، کەی ئەم لاپەڕانەی ژیان یەومە نەطوی السەماء کەطەی السجل للکتب، چۆن لاپەڕەکانی کتێبێک دەپێچێتەوە ئاوا ژیان و ژینگە دەپێچێتەوە. کەی دێ ئەی خۆشەویستمان، ئەی محەممەد صلی الله عليه وسلم، پەروەردگار وەڵامی دانەوە. قل، پێیان بڵێ، وەڵامیان بدەوە، هیچ پرسیارێک بابێ وەڵام نەبێ، بەڵام وەڵامەکەی چییە؟ إنما علمها عند ربي، تەنها و تەنها کاتی زانینی هاتنی قیامەت عند ربي، تەنها لای پەروەردگارمە. لا يجليها لوقتها إلا هو. ئەم زانیاریەی نەداوە بە هیچ کەسێک بە پێغەمبەریشەوە صلی الله عليه وسلم. هیچ کەسێ زانیاری هاتنی قیامەت نازانێ، چ ساڵێکە، چ ڕۆژێکە، چ کاتێکە، إلا هو، إلا خۆی نەبێ، ذاتی الله نەبێ، بە هیچ کەسی نەداوە. ئەم ئاەتە قورئانی چیمان پێ دەڵێ؟ ئێستا جەنابە لەوە چێ لە کاتی ئەم پرسیارانەدا ئەم وتانەدا پرسیارێکت بۆ دروست بوو بێ، باشە بۆچی خوای گەورە کاتی هاتنی قیامەتی بە هیچ مرۆڤێک نەداوە؟ بۆ وایە؟ بۆچی ئەمایەتانی قورئان وامان پێ دەڵێن إن الله عنده علم الساعة، تەنها خوا خۆی دەزانێت قیامەت کەی دێ و ژیان و ژینگە دەپێچرێتەوە.
ئەمە دەرسە ئەم قورئانەکە هەر ئاەتێکتان خوێندەوە لەسەری بوەستن بیری لێ بکەنەوە دەرسی ژیانی لێوەرگرن باسی قیامەتە بەڵام باسی ئەم ژیانەیە ئەم قورئانەی ئێمە سبحان الله ئەم ئیسلامەتێک هەڵکێشە دوو ڕووی یەک دراوە قەت ئەوە نییە کە باسی قیامەتت بۆ دەکا بڵێ دنیا فەرامۆشکە ئەڵێ کە باسی قیامەتم بۆ کردی جوان بژی چونکە ئەوەی جوان نەژی قیامەتیشی ئاوەدان نابێ پێچەوانەی هەموو بیردۆز و ئاینی ترە کە دەڵێ ئەگە دنیا دویست دەبێت قیامەتت نەوێ ئەگە قیامەت دویست دەبێت دنیا نەوێ ئیسلامی ئێمە لە کاتی باسکردنی قیامەتە پێت دەڵێ باش ژیانت جوان بێ ئێستا سێری ئیقەتی ئەم ئاەتە بدە لەم ئاەتەدا پێمان دەڵێ یەکەمیان هەر کەسێ بڵێ ساڵ و سەدەی ئەوەندە دنیای کۆتایی پێدێ و ئەوە دڵنیا بە ئەگە یەقینەن قسەکە بکە ئەوە پێی کافر دەبێ پێی کافر دەبێ هەر کەسێ بڵێ سەدەی ئەوەندە چەند ساڵی ماوە جاروبار ئەم قسەیە ئەم وڕێنەیە دەگەڵ ڕێزم بۆ ڕووی جەنابتان ئەوە پێڵام وڕێنە کابرایەک وڕێنەیەک دەکات دەڵێ ساڵی ئەوەندە بە پێی حروفی ئەوە بێ نازانم چی دنیا کۆتایی پێدێ ئەگەر عیلمی وابێ کە ڕاز دەکات کافر دەبێ پێچەوانەی نەسی قورئانە تۆش بڕواد وابێ کە ڕاز دەکات تۆش کافر دەبی ئاگاتان لێبێ لا يعلمها إلا هو تواو غير الله أو كوتاي بياتو زانياريا تأتي بغتة هل القرآن لسورة الأعراف هذا فيلم كتوب بريش قيامة ده يعني أوانية بلا والله ورد الزوي قلش دبي وان لا كتوب بريكا قيامة ده يك بارشد قلوبك شون دي كوجينيو أو تاوجم كوتاي بيده بغتة زور كتوب برهاتني قيامة دواميان هەر شتێک ئیشی تۆ نەبوو نە بە تۆ دەکرا نە بە تۆ لا دەبرا خۆتی پێوە ماندوو مەکە ئەم ئاەتەی قورئان کە یەسئەلوونەکە پرسیاریان لێ کردی لەبارەی هاتنی قیامەتەوە پێیان بڵێ ئینەما عیلمها عیند ڕەبی ئەوە پەیوەندی بە ئەڵڵاوە هەیە بە پەروەردگارمەوە هەیە منیش نایزانم لێرەدا دەرسێکی ژیانی بە من و بە تۆوت قورئان پێمان دەڵێ هەر شتێک ئەزیزەکەم نەهاتنی بەدەستۆ بوو نەلابردنی لە توانای تۆشدا بوو خۆتی پێوە خەریک مەکە مشکی خۆتی پێوە جەنجاڵ مەکە کاتی خۆتی پێوە بە فێڕۆمەدا ئێستا هاتنی قیامەت بەڕێزان هاتنی قیامەت بەدەست ئێمەیە نەهاتنی و لابردنی تێک نەچوونی گەردوون بەدەست من و تۆیە نەوەڵڵا وەی خوای گەورە لە ڕێ ئەمایەتەوە فێری کردین الأسئلة التي لا يترتب عليها عمل ينبغي ألا تأخذ حظا من الوقت هەر پرسیارێک سوودێکت پێ نەگەیەنێ و دەردێکی تۆ تیمار نەکاو زانستێکت زیاد نەکاو داهاتێکت پێ نەبەخشێ قەت کاتی خۆتی پێوە بە فێڕۆمەدا قەت پرسیاری شتێک کە سوودی نییە کاتی خۆت و سەرقاڵی خۆت بەوانەوە خەریک مەکە دووەمیان قیامەت هەردێ تۆ چیت بۆ ئامادە کردووە گرنگە خاڵی سێم چیت بۆ قیامەت ئامادە کردووە هەر ئەوەندەی بزانی قیامەت هەیە ڕزگارت دەکا نە ئەبێت چی بۆ قیامەت ئامادە کردووە ئەوە ڕزگارت دەکا وەیە کاتێک کە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم کابرا بە هەڵەداوان وەکو ئەنەس دەفەرمێ هات وتی ئەی پێغەمبەری خوا مەتە الساعە کەی قیامەت دێ کەی دنیا تەواو دەبێ کەی قیامەت دێ ئەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمووی ما ئەعدەدتە لەها چیت بۆ ئامادە کردووە براکەم واتە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم مامۆستاکان ئێوەی باوکانی ئازیز دایکانی خۆشەویست کەسە بەڕێزەکانی وەکو جەنابتان کەسێ پرسیارێکی لێ کردی مەڵێ دەبڕۆ مامۆستا قەت نابێ بە قوتابی بڵێ تخواوەکەی پرسیارە نە پرسیارەکەی بۆ بگۆڕە بە بارێکی وادا کە سوودی پێ بگەیەنێ کاتێک کە کابراوەتی مەتە الساعە ئەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم کەی قیامەت دێ پێغەمبەر لێی تووڕە نەبوو بفەرمێ ئەرێ تۆ قورئانت نەخوێندوێتەوە يسألونك عن الساعة أيان مرساها خو لدوای هاتنی ئەو ئاەتەشەوە ئەم پرسیارە کراوە پێغەمبەر صلی الله علیه وسلم نەیفەرمێ بڕۆ قورئان بخوێنەوە ئەی بڕۆ لە قورئانە وەڵامەکەی بدۆزەوە نە ئەم پیاوە پرسیاری هەیە لەوە چێ ئاەتی قورئانی هەر نەبیست بێ لەوە چێ بیری لێ نەکردبێتەوە تێی نەگەی بێ پێغەمبەری خوا زۆر بە حورمەتەوە جوابی دایەوە فەرمووی براکەم ما ئەعدەدتە لەها گرنگ نییە کەی قیامەت دێ تۆ ئیشت بەوایان نەبێت تۆ لەوە گەڕێ برام بەڵام چیت بۆ قیامەت ئامادە کردووە چونکە بە مردنی تۆ قیامەتی تۆ دەست پێ دەکا ئێمە دوو کاتمان هەیە کاتە گشتیەکە کە ئەوەیە هەموو خەڵک ژیانی کۆتایی پێدێ کاتە تایبەتەکە پەیوەندی بەیەک بەیەکمانەوە هەیە فەرمووی تۆ لەوەیان گەڕێک کەی دنیای خەڵک کۆتایی پێدێ دنیای تۆ کە کۆتایی پێهات چیت بۆ ئامادە کردووە برام چیت بۆ قیامەتت ئامادە کردووە ئەمەیان گرنگە ئەم حەدیثە لە بوخاری مسلمە هاتووە وەیە جاری وای مناڵەکەت پرسیارێک لە بەڕێزت دەکات بابە ئەوە بۆچی ئەوە وایە پرسیارەکە بێمانایە
تۆ پرسیارەکەی بە شێوازێکی ئەدەبی بۆ بگۆڕە بە شتێک کە سوودی هەبێ. مامۆستا تەلەبەیەک پرسیار دەکا گاڵتەی پێمەکە لەبەر چاوی تەلەکانەوە دانیشە هەموو پێی پێ دەکەن و سەیری دەکەن. ئەو تەلەبەیە تا ماوە جورئەتی پرسیارکردنی دەفەوتێ لەوە ئەچێ عەبقەریەک بوو بێ بەو دانیشەی تۆ هەیە لە زانکۆدا ئوستازی جامیعە هەیە ئێمە بینیمانە بە دانیشە ئەتر فەقیرە جارشکە ناوێرە پرسیار کاتەوە بڵێ پرسیارەکەت باشە بەڵام گرنگی ئەم پرسیارە لەوەدایە بە جۆرێکی تر بیکەی دیوێکی تری پرسیارەکە بخوێنینەوە. چاوتان لێیە قورئان چەند وردە؟ پێمان دەڵێ کاتێک کە من شاردنەوەی زانستی قیامەتم لە ئێوە شاردۆتەوە ما عادەتە لەها پێغەمبەرەکەتان پێتان دەڵێت چیتان بۆ ئامادە کردووە گرنگە. سێمیان ئەمە هاتێ پێمان دەڵێ هەمیشە گەشبین بە هەمیشە گەشبین بە خوا دەفەرمێت لە ڕێ ئەم ئاەتەوە فێری گەشبینی بن. من بۆیە هاتنی قیامەتم لە ئێوە شاردۆتەوە پێتان ناڵم چ سەدەیەک و چ کاتێک و چ نیشانەیەک بۆ ئەوەی ئێوە گەشبین بن بە ژیان. وەڵڵی خوای گەورە بیفەرموایە 2000 ساڵی تر 10,000 ساڵی تر ژیان کۆتایی پێدە لە ئێستاوە هەموو مرۆڤایەتی وشک دەبوو هەل لە خۆتەوە گەشبین نەدەمای. خوا دەفەرمێت لێگەڕێ تۆ لەسەر ژیانی خۆت بەردەوام بە گەشبین بە بە ژیان. جا پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە صحیحی ئەدەب المفرد ئیمامی بوخاری دا حەدیثەکە هاتەوە حەدیثێکی صحیحە وەکو شێخ ئەلبانی دەفەرمێ إن قامت الساعة وفي يد أحدكم فصيلة فإن استطاع أن لا تقوم حتى يغرسها فليغرسها. ئەگەر تۆ نەمامێکت بەدەستەوە بوو شلکەدارێکت بەدەستەوە بوو جادار خورما بێت دارگوێز بێ ئەو دارانەی کە زۆر درەنگ دێنە بەر. تۆ لە کوردستانە دارگوێزێک جەنابتان بینیوتانە جاریوە 100 ساڵی پێدەچێت لە کوێستانەکانە تا قەدی ئەستور دەبێ و دێتە بەر. گوێزی ئەمریکی ناڵم گوێزی کوردەواری خۆمان کە بەقای هەیە بەرگەی ئەو هەموو سەرماگەرمایە دەگرێت زۆر درەنگ پێدەگا زۆر درەنگ ڕەگدا دەکوتێ و پێدەگا زۆر درەنگیش دەفەوتێ. گوێزی ئەمریکیوانە زوو دێتە بەر هەم بە ڕەشەبایەکی دەشکێتەوە لە ناو دەچێت. ئەگەر تۆ ئەو نەمامە گوێزە لە کوردستانە پێبوو یان کەسێک لە عەرەبستانە نەمامێکی خورمای پێبوو کە دوای 100 ساڵی تر 50 ساڵی تر دێتە بەرهەم وتیان وا قیامەت هات. پێغەمبەر فەرمووی ئەگەر مەجالی ئەوەندەت مابوو چاڵێکی بۆ هەڵکەنی نەمامەکەت هەر بنێژە هەر بینێژە ناومێد مەبە بڵێ تازە بۆچی بینێژم خۆ دنیا کۆتایی پێ هات فەلیەغریسها تۆ دایمە گەشبین بە بەژیان. ئەگە وتیان بەیانی دەمری ئەمڕۆ لە ژیان سارد مەبەوە ئیشی ئەمڕۆت بکە پاداشتەکە لای خۆی پەروەردگارە. ئەم میلەتە ئێمە میلەتێکی گەشبین بۆ بەم ئیسلامە. کتێبێکم خوێندەوە بە ناوی گەشبینی لە ڕوانگەی ئاینی ئیسلامەوە مامۆستای بەڕێز دکتۆر سیروان ئەحمەد قادر نووسیوێتی. دکتۆر سیروان لە کتێبی گەشبینیدا لە لاپەڕەی 78 دیارە ئەویش لە گۆڤاری ئەنفالستان لە ژمارە 3 وەریگرتووە. ئەڵە کاتی خۆی کە کاتی ئەنفال بوو ئێستا مانگی چوارە یادی ئەنفالەکانی میلەتی کوردە بەڕێزان ئێمە 182,000 منداڵ و ژن و گەنجمان ژێرخاک کراوە تا ئێستا کەمێکی کەمی لاشە و ئێسک و پرووسکەکەشی هێنراوەتەوە بۆ کوردستان هەر لەو بیابانانەیە هەندێکی هەر بێسەر و شوێن بۆ هیچ کەس نازانێت هەر چیشی لێ هاتووە. کاتێکە لە تۆپزاوە گەنجەکانیان جیا کردوتەوە چی کچی گەنج بۆ جیا کراوەتەوە چی کوڕی گەنج بۆ جیا کراوەتەوە چی ژنێک مناڵی بچووکی بەدەستەوە بووە ئەوانەش جیا کراوەتەوە پیرێژن و پیرەمێردەکانیشیان جیا کردوتەوە. پیرێژن و پیرەمێردەکانیان بردووە بۆ قەڵای نوگرە سەلمان لەسەر حدودی سعودیە. لەو قەڵایەدا ئەوانەی پیرێژن و پیرەمێر بوون دواتر هەندێکیان بەردان هاتنەوە کوردستان ئێمە بینی بوومانن دوای ئەوانەی کە لە ئەنفال هاتنەوە. ئەوانە لەبەر چاوی خوانە و کوڕکچە گەنجەکان و بووک و زاوەکانیان لێ جیا کردبوونەوە منداڵەکان بەس پیرێژن و پیرەمێردەکان مابوونەوە. لە قەڵای نوگرە سەلمانە ئەو پیرەمێردانەی کە مردبوون ئیمەنتیقەی ئێمەی دوکان و ئەوانەی لێبوو پیرەمەگرون هەر نەهاتنەوە هەر لەوێ مردبوون. ئەوانە ناشتنیان نەبووە هەر بردویانن لەو دی و قەڵاکەوە تۆزە ئەو لەو چاڵە لمینانەدا تۆز لیمیان بۆ هەڵکردوون و یەک تۆز لیمیان کردوتە سەریان بەبێ کفن و دفن و شۆردن و هیچ شتێک. یەکێ لەو پیرێژنە کوردانەی کە دەینێژن کە دەمرێ لە ناو قەڵاکەدا فڕی دەدەنە ئەو دیەوە تۆز لیمی بەسەرا دەکەن سەربازێک دیارە ئێشکگر بووە یان ویستوێتی قەزای حاجەتێک بکات سەیر دەکە یەک چەپکە گوڵی جوانی ڕەنگاوڕەنگ هاتووەتە دەرەوە قەت لەو بیابانەدا گوڵی نەبینیوە زۆر سەیرە لەو بیابانەدا و ئەم گوڵە جوانانە دیارە باران بۆ مانگی 4 و ئەوانە بەدواوە بانگی 5 باران دەبارێ کە بارانەکە لەیداوە ئەم گوڵانە هاتوونە دەرەوە حتا چاو بڕکە مەگەر حوشترخۆری لێبێ لەو بیابانەدا ئەم گوڵە جوانانە لە شوێن لیان نزیک دەبێتەوە ئاوا لایەدا سەیرەکە لاشەی پیرێژنەیەکی کووردە کە لە ئەنفالە گیراوە فڕێدراوە سەیرەکە ئەو فەقیانەی کە جلە کوردیەکانی دایکانی ئێمە قۆڵیان تا ئێرە ڕوود نەبوو
دەرپێکەشیان تا سەرەوە کورد نەبوو جلی ئافرەتی کوردی تا ئێرەش بە فەقیانە دەبەسترا بۆی کەس نەیبینێەوە لە ژێریشەوە جلی ئەستور لەبەر دەکرا قوماشەکەش بۆ خۆی ئەستور بوو ئەو پیرێژنە بە ساڵات چۆ تەمەندەوری 80 ساڵ زیاترە کە لە لادێکەی خۆیانەوە گوتیانە با بڕۆین دیارە وەختی گوڵهیم بۆ گوڵەکانی کۆ کردوێتەوە تۆوی گوڵەکان وتێتی با ئەم تۆ گوڵە نەفەوتێ چوینە مجەمع لێو توانە خانوتان بۆ دەکەن و ژیان دەست پێ دەکەنەوە حکومەت خانوتان دەداتێ بەو ناوە فێڵیان لەکردن هێنانن دوێتی گوڵەکان دەچێنم هەر لە فەقیانەکەی یابووە کە گیراوە هەر فڕێ نەداوە کە چۆتە نوگرە سەلمانیش هەر ئومێدی هەبووە وتێتی بە ئیزنی خوا بەردەبین دەچینەوە لادێکەی خۆمان حکومەت بەرمان دەدا لەوێ گوڵەکان دەچێنم کاتێک کە لە ژێر خاک کراوە گوڵەکە زۆر نەبوو لە سەری باران لێداوە لەو ناو قوماشەوە گوڵەکان هاتوونە دەرێ ڕۆون و ئەو گوڵە جوانانەی گرتووە هەل لەوێ ئەو دەرسەی ئەنفال بە ئێمەی گول لە ئەو پەڕی ساتی مەرگە ساتیشان ناومێد مەبە گوڵێک هەر دەڕوێ تۆ با تۆوی گوڵەکەت لە دڵتا هەر بمێنێ هەر ناومێد مەبە ڕۆژێک ئەگەر بژمری مادەم ئومێدی جوانت هەیە کەسێک گوڵەکانی ژیان هەر دەبینێ دایمە بە گەشتبینی بژین لە ناو منداڵەکانتاندا دایمە گەشتبینی بدەن بە دەوروبەرەکەتان دایمە گەشتبینی بدەن بە هاوڕێکانتان بەڵێ ئەگە منیش نەمێنم گەشتبینی ناودڵم گوڵێکە وەکو ئەو پیرێژنەی ئەنفال و نوگرە سەلمان و ئەو بیابانە لمینە دەتوانم لە ناو لمی بیابانە گوڵێک پێشکەش بە کۆمەڵگاکەم قورئان پێمان دەفەرمێ هەرگیز ڕەشبین مەبە بەرامبەر بە ژیان تۆ هەمیشە کار بکە و دامەنیشە باکە قیامەت هات تۆ دەست لە کاردا بێت چونکە بەرهەمی ترسناکی کار نەکردن زۆر خەتەرە ئەها خوا فەرمووی بۆیە پێتان ناڵێم هاتنی قیامەتکەیە بۆ ئەوەی تۆ بەردەوام کار بکەیت کار نەکردن یەکەمیان الفارغون في الحياة هم أهل الأراجف والشائعات هەر کەسێ لە ژیانە بێکار بێ بەس دانیشێ بخوا و بخەوێ ڕۆژانە بە کارێکی حەڵاڵەوە سەرقاڵ نەبێ سەرگەردان دەبێ یان سەرقاڵی کاری حەڵاڵ دەبی یان سەرگەردانی دووشت دەبی ئەوانەی بێکارن ئەوانە ئەهلی دووشتن الشائعات دایمە پروپاگەندە بڵاو دەکەنەوە دەگەڕێ لێو دوکانە دەچێتە ئەو مارکێتە دەچێتە لای فڵان کەس دانیشێ دێتە ماڵی جەنابەت دەچێتە سەر فەیسبوک پۆستێک دەکات دایمە پروپاگەندە شایعات شتی بێ بنەما دووەمیان المرجفون جا ئەو مرجفانە زۆر خەتەرن ئێوە قورئانتان خوێندوتەوە لە سوڕەتی الأحزاب ئاەتی 60 المرجفون في المدينة بەڕێزان ئەمە هەر بۆ زمانی پێغەمبەر نییە صلی الله عليه وسلم حتا قیامەت لە هەموو شارێکە لە هەموو شارۆچکەیەکە لە هەموو گوندێکە المرجفون هەن ئەزان المرجفون کە خوا هەڕەشەیان لێ دەکا لئن لم ينتهي ئەگەر واز لەو کارە نەهێنی سەرگەردانی دنیا و قیامەت دەبی مرجفون چێیە يعني يشيعون الأخبار السيئة دائما هواڵی ناخۆش بڵاو دەکەنەوە سەد خەبەری خۆش ببیستێ بڵاوی ناکاتەوە یەک خەبەری دڵتەزیان ببیستێ بۆی خەڵکیش ناڕەحەت بێ یەک سەل لە دنیادا بڵاوی دەکاتەوە بۆیە ڕاگەیاندن دەبێت زۆر ئاگاداری خۆی بێ ئەوەی ڕاگەیاندکارە خەبەری جوان بڵێ خەبەری ترسناکیش بڵێ بۆی خەڵک هەم موژدە وەرگرێ هەم بە حەزەر بێ بەڵام مرجف ئەو کەسەیە قەت شتی جوان نابینێ قەت هەواڵی خۆشی لێ نابیستی والله زەلامی واتان وامان هەیە دوول لە جەنابتان ڕەن بە منیش بیناسم و تۆش بینی بێتت بە عمری خۆی لە مەدیسا دانیشە گەشی لە دڕوخساریە دیار نییە هەر ئەڵێ گرانی دەبێ هەر ئەڵێ دەفەوتین هەر دەڵێ موچە نابێ هەر ئەڵێ وڵات کاول دەبێ هەر دەڵێ شەڕ دەبێ ئەو پیاوە لە ژیانیان نەدبینیەوە ڕۆژێ قسەیەکی خۆشی پێبێ ئەوە المرجفون في المدينة هەر کە دەیبینی تۆ بێتاقەتی زۆرت هەبێ ئەڵی دەمرم لە برسانە چونکە لای ئەو دایمە دارەکان گەڵاکانیان هەڵوەریەوە بەهاری نییە ئەکرێت تۆ حەزەرت هەبێ بەس ئەوە مرجفە بەردەوام خەبەری ناخۆشی پێیە دووەم مرجف ئەو کەسەی يتتبع عورة أخيه المسلم چونکە بێکارە والله کە ئیشت هەیە ئێستا کابرایەکی کرێکار بڕوا بکە کە ئێوارە دێتەوە بۆ ماڵەوە ئەوەندە هیلاکە لە شیان ساغێ بە دیات تەلەڤیزۆنەکە شەو خەوی لێ دەکەوێت تاقەتی نەسەی فەیسبووکیشکە جەنابەت لە مۆزەفی دایرەیەکی هەر کەسە پیشەیەکمان هەیە حەمد و سەنا بەخوا والله ئێوارە کە دێیتەوە خواخواتێ یەک تۆز کاتت هەبێ و تۆز لە قازڕاکێش و ئیسراحەت بکەیت بێکار ئەوەی نییە تێرخە و ئیسراحەت هەڵدەستێ ئەمجا چاو وەردەکاتەوە بە عیب و عاری خەڵک جاران خەڵک لە کۆڵاندا دەنیش ئێستا هەر موبایلەکەی دەرێنەوە کاکە فەیسبووکی بۆ بکەوە لەم سەری دنیا بۆ ئەو سەری دنیا دەتوانی بە دوی عیبی خەڵکا بگەڕێ تتبع عورات أخيه ئەو خەڵکەش براتە بران دەگەڕێ بزانێ عیبی یەکێکەوە ئەمیش کۆمنتێکی بۆ بنووسێ داخۆ یەکێ قسەیەکی پێنەوتراوە ئەم بیکا بەدوو والله واز نهێنی ئەوە تۆ دەبی المرجفون في المدينة هەر کەسێ بەدەوی عیب و عاری خەڵکا بگەڕێ
ئەوە نیشانەوە بێکارە بەخوا برا کرێکاری ماندوو ئینسانی سەرقاڵ تااقەتی ئەوەی نییە بە دوێشتانەدا بگەڕێ. سێم مرجفون ئەوانن يخوض في أعراض المسلمين من دون تحقيق ولا تثبيت ولا دليل. هر هواڵێک یان بەردەم کەوت یەکسەر ئەمانش قسەی خۆی لەسەر دەکەن بەبێ لێکۆڵینەوە، جا دەکەونە چی؟ دەکەونە زەمکردنی موسڵمانان، ئەکەونە تانە و تەشەردان لە خەڵک، ئەکەونە کۆمیان دنووسین بەبێ ئەوەی بەدووی هەواڵەکەدا بگەڕن ئەر ڕاستە یان ناشیڵەمە ناحەزێکی ئەم ئینسانە نێوتووە، ئەرە بەڵگەت چییە؟ ئەرە با گوێ لە فڵان کەسیش بگرم بزانم هەر ئەم دوو کەلیمەی وتووە. من ئێستا وتارێکم بۆ جەنابتان پێشکەش کرد و کاتی بەڕێستانم گر خوا پاداش ناداتەوە تقریبا 20 دقیقە زیاتر قسەتان بۆ دەکەم. یا معقولە کەسێک 30 چرکەیە وتارە دەربێنێ ها مامۆستا لەوێ دەڵێت چی؟ تۆ گەڕاوی 19 دقە و نیوەکەی کەشی گوێ لێ بگری بزانی ئەم بابەتە باسی چی بوو ئەوە نازانێ. ئەوە بە فڵان کەس زۆر گوت بەخوا تەواوە ناگەڕێ بەدوی بەڵگە و تەحقیق و گشتی شتەکەدا خواخوایەتی شتێکی دەستکەوێ و ئەمیش قسەیەکی ناشرینی پێداکە. ئەوانە المرجفون في المدينة ئاەتی 60 سوڕەتی ئەحزابتان لەبیر نەچێ خوا هەڕەشەی لێکردوون واللهی ڕۆژە تووشی بەڵای خۆیان دەبن لە ماڵی خۆیانە خوا حەیان دەبە. زۆر خەتەرە. بەرهەمی چی ئەمە؟ بەرهەمی بێکاریە. ئەینا تۆوەرە لە کارگەیەکە مەشغوڵ بە هەموو ئەو ئەوروپا بەقەدەر ئەم کوردستانە کۆمیەنت و لایکی تێدا ناکرێ چونکە کابرا لە وەکو سعات بەیانی فەقیرە بەخۆی بە خێزان و بە منداڵیەوە دەڕوا ئیش دەکات چونکە وانە بێ ناژیە یەک ڕۆژ پشووی هەیە بچێتە پارکێکەوە حەدیقەیەکەوە پشوویەک بەسەر بەدێ سەردانێک ئەگە هەشی بێ بیکە دواتر دێتەوە ماڵەکەی خۆی وەکو سعات کاری پێ دەکەن. ئێمە چونکە بێکارین بە هەمومان بە یەکترەوە ماندوین بەداخەوە. دووەمیان ئەو کەسەی کە بێکار بێ يوم تجد في حياتك فراغا فتهيأ حينها للهم والغم والفزع. حج ڕۆژە دەست بەتاڵ و بێکار و بێئیش بووی ئەگە خۆت سەرقاڵ نەکەی بە خێرێکەوە دڵنیا بە دەرگاکەی دەرگای خەم و پەژارە و ترس لەسەرت دەکرێتەوە. لەو کاتەدا مەلەفەکان دەکرێنەوە سيسحب لك كل ملفات الماضي والحاضر والمستقبل. ملفی دنیا دێتەوە بەرچاوت ئەو ساڵە فڵان کەس قسەیەکی پێوتم ئای تووشی ئەو ناڕەحەتیە بووینەوە چکە بێکاری مەلەفەکان شەیطان دەیهێنێتەوە بەرچاوت چی عەزابی ناڕەحەتی دنیا چێشتۆ بیرت دەکەوێتەوە. ئێستا لێ تاڵ دەکا چونکە ئەوەندە بیری ڕابردوت کردوێتەوە ئێستا چی خۆشی دنیای هەتە لە چێژی لێوە ناگری ئەمجا شەیطان دەترسێنێ لە داهاتوو تۆ بڵێ ساڵێک کە معاش بمێنێت تۆ بڵێ ئیشەکەت لەدەست نەدەیت تۆ بڵێ ئاوا بێت تۆ بڵێ مناڵەکەت نەخۆش نەکەوێت تۆ بڵێ ژنەکەت نەمرێ 1001 خەیاڵاتی خراپت بۆ دێنێ. حەد ڕۆژێک زانیت بێکاری نەهێڵی هەستە دەستنوێژە بگرێ بڕۆ سەر بەرماڵ زیکرێک بکە ما کتێبخانەکەت ڕێکخا بڕۆ حەوشەی باخچەکەتانەوە تۆ زەبی کۆڵە و گوڵێک بچێنە گوڵەکە هین بۆ پەلەوشکەکانی لێکەوانێ و درێژی بخە ئیلا کوڕ یارمەتی خێزانت بدە بناو قەیجەکە کەوانتەرەکەی بۆ بسترەوە عیبە بەخوا ئەوە لەوە باشترە لە فەیسبووکا بە دوو عیب و عاری خەڵکا بگەڕێی بڵێ وەرە خێزان وەرە بە ئەمڕۆ تەماتێک بەیەکەوە سوورکەینەوە بارک و ماندووبوونی تۆش تۆزە کەمکەمەوە هیچ زۆر ئاسە گەسکێکی ماڵەکە بدە والله برا هیچ عیب نییە کە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم یەکنیس بەیتەهو بەڕێزان یعنی پێغەمبەر صلی الله عليه وسلم قەت نەیهێشتۆ یەک دەقە لە ژیانی بۆشایی هەبێ لەناو سەحابەدا جەنگ و جیهاد خزمەتی مسلمانان پارەکەوکردنەوە بۆ هەژاران دڵخۆشکردنی داماوان ئەگەر دەرفەتێکی بۆ دەڕەخسا دەهاتە ماڵەوە لە ماڵیش بێکاردان نەدەنیشت دەیفەرموو ئەمن دەقەیە بێکار دانیشین شەیطان دەترسم خەتەرێکمان بۆ دڵ دروستکە و ناڕەحەتمانکە هەر هیچ نەوەیە گەسکی ماڵەکەیەدا گەسکەکەی دێناو گەسکی ماڵەکەی لە زیادی خێزانیەدا هەم ڕێزێک بوو بۆ خێزانی هەم دڵخۆشکردنی هاوسەری بوو هەمیش بێکار مەبە ئەوە خۆ لەوێدا ئەوەی پێوتێنێنا کەسێ نۆژنی هەبێ پێویستی بۆیە گەسک لە ماڵدا نا پێیوتین بێکار دامەنیشە ئەگەر بە گەسک لێدانی ماڵەکەشدا بێ بەڕێزان خۆت بە شتێکەوە خەریکە بۆیە قورئانی پڕ بەرەکەت و بەخشش فەرمووی إن الله عنده علم الساعة دائما گەشبین بە دائما دەست لە خێرا بێ مەهێڵە بێکار بی با بەیانیش قیامەت بێ قیامەت پەیوەندی بە تۆوە نییە خۆت بەو شتەوە خەریک مەکە کە پەیوەندی بە تۆوە نییە تۆ خێر بکە خێر بچێنێ جوان بژی یاخوا بەیانی قیامەت دەهات قیامەتی تۆ لەگەڵ مردنتایە ئەم بابەتە ئەو شتانەی کە خوای پەروەردگار بەس خۆیان دەیزانێ ئاماژەیەکی کورتم کرد بە خاڵی یەکەمیان إن الله عنده علم الساعة إن شاء الله بإذن خوای پەروەردگار لە دەرسەکانی داهاتوودا لە خزمەت ئەم ئاەتە پیرۆزەدا زیاتر باسی دین و ژینمان دەکەین یا ڕەبی خۆیان زیاتر شارەزامان کەی لە قورئانەکەت بەهرەوەر بین پێی قیامەتمان ئاوەدان بێ ژیانێکی خۆشمان هەبێ ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار اللهم آمين يا ربي خوي پروردگار پاداشتی همو لایکتان بداته والسلام عليكم ورحمة الله وبركاته فاعلم أنه لا
إله إلا الله واستغفر لذنبك وللمؤمنين والمؤمنات والله يعلم متقلبكم ومثواكم